سڵاوتان لەبێ بیانیتان باش سڵاو لەبێ هەژار سڵاو لە تۆ شەکەر سپاس زۆر خۆشحاڵین لە ڕۆژێکی زۆر تایبەت بۆ کوردستانیان لە بیانی 24 لەگەڵتانین ئەمڕۆ ڕۆژی پیرۆزی ئاڵای کوردستانە دواداری متوانین ئەمڕۆ لە بیانی 24 زۆر بە جوانی تیش بخەینە سەر ئەم ڕۆژە گرنگا و میوانی تایبەتمان دەبێت تایبەت بە ڕۆژی ئاڵای کوردستان هەر بەم بۆنێشەوە من و هاژە هەردووکمان جلی کوردیمان لەبەر کرد بێگومان حەز دەکەن هەموو ڕۆژێک هەر جلی کوردی لەبەر بکەین بەڵام ئەو ڕۆژانێک کە تایبەترن چێژێکی زۆر زیاترمان پێدەبەخشێت سپاسەکەر بانی تۆش باش بانی ئێوەش باش بینەران و بیسەرانی کوردستان 24 کوردستانیانی خۆشەویست لە هەر شوێنێکن ڕۆژی ئاڵاتان پیرۆز بێت ئەو ئاڵایی کە بەرز و شەکاوەیە لەسەر ئێمەی کوردستانیان بۆ هیوایم کە ئەو ئاڵایە ببێتە سونبولێک هەروەک چۆن بووە لە جیهاندا بناسرێتەوە لە ناو یاریە وەرزشیەکاندا لە یاریە جیهانیەکاندا لە ناو کۆنفرانس و فیستیڤالە گەورەکاندا ئاڵای کوردستان هەمیشە شەکاوە بێ و کۆژبینین ئێستا بە جوهدی حکوومەت هێرێمی کوردستان لە هەر شوێنێکی ئەم دنیای فیستیڤالێکی گەورە بکرێ ئاڵای کوردستان و حکوومەت هێرێمی کوردستان لەوەیە ئەمە سەربەرزیە ئاڵاکەمان شەکاوەیە بۆیە ئەمڕۆ و هەکاروتی ئێمەش هەر بە بۆنەی ئەم ڕۆژە پیرۆزەوە جلی کوردیمان پۆشیەوە و بەرنمێکی تەواو جیاواز و تایبەتیشتان پێشکەشەکەین لە سەرەتاشەوە هەندێک لەو بڕگە و بابەتانە بە بینەرەکان ئاشناکەین هەکار دواتریش قسەی زیاتر دەکەین ئەمڕۆ وەکو ئەوی هاژە ئاماژەی پێدا کە ڕۆژی ئاڵای کوردستانە بێگومان ئاڵا ڕەمز و سیمبولی هەر نەتەوەیەکە بە تایبەت بۆ ملەت و نەتەوەیەکی وەکو کورد ئاڵا تایبەترە لە هەر وڵاتێکی دیکە چونکە ئێمەتا وەکو ئێستا وڵاتێکی سربەخۆنین خەونی لە مێژینەمان خەباتمان شۆڕشمان مێژومان هەموو ئەوە دەردەخا کە کوردستان مێژووی چۆنە لە کێوە هەوڵی داوە ئاڵایەکی تایبەت بەخۆی هەبێ ئەم ئاڵای هەر شەکاوە بێت لە وڵاتێکی سربەخۆ هەڵبدرێت تاوەکو یەک ڕۆڵەی کوردستان مابێ من پێم وایە تا دوا دڵۆپی خوێنی دەجەنگەی لە پێناوەی بتوانێ ئاڵای کوردستان بەسەر بەخۆی لە وڵاتێک بەناوی کوردستان هەڵ بکات ئێمە ئەم ئاڵایە لەسەر دڵمان دەبێت چونکە کوردستان دەیان و سەدان و هەزاران قوربانی و شەهیدی لە پێناو ئەم ئاڵایە داوە ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە و ئێمە گرنگی پێدەدەین لە دیاربەکر پێشانگای میزۆپۆتامیا بۆ پەرتوو کرایەوە بەهۆی بارینی بەفر فیستیڤاڵی یاریەکانی سەربەفر لە یاڕۆسلاڤی رووسیا ئەنجام دەدرێت لە دوای 4 ساڵ لە دابڕان دێمین پێشەنگەی پەرتووکی میزۆپۆتامیا لە دیاربەکر کرایەوە کە پێشەنگەکە بە سەدان دەستگای چاپ و بڵاوکردنەوە و نووسەران لە تەواوی باکووری کوردستان و تورکیاوە لە خۆگرتە بوو و ئامانجی ڕێکخەرانی پێشەنگەکەش دیار بوو بۆی کە برە و بە زیاتر بە دەستنووسی کوردی و بە نووسین و ئەدەبیاتی کوردی بدرێت تا دەستگا و چاپخانە کوردیەکانیش بتوانن بەرهەمەکانیان تێدا نیشان بدەن ئەمە خاڵێکی دیکەی گرنگی بوو پێشەنگەها پرتووکان ئا مێزۆپۆتامیا ji ber kêmderfetiya aboriyê û rewşê neyînî yên êşa koronayê 4 salan hatibû talokkirin. Piştî vê dema dirêj pêşangeh cara dehem hat vekirin û dê ji 16 heta 24 berfanbarê vekirî bimîne. Rêveberên însiyatîfa weşangeriya Kurdî rewşa dawiya weşangeriyê û giringiya pêşangehê wiha dinirxînin. Nivîskarê me, xwendevanên me gelek li bendê bûn em jî hêvî dikin ku heta neh rojaviya dewam bike û ev mubarekî giran de sermilê me ji vê wextê bişûnda ji xwe heta niha ji vî barê sermilê me bû îja acîliyeta wî zêdetir dibe wek nivîskar wek weşanger divê em berhemên baş çak ê ku xîtabê gel dikin em hem amade bikin hem çap bikin hem jî bigîjînin gel. Deh jê bi Kurdî 200 weşanxane û 300 nivîskar li vê qadê berhemên xwe pêşkêşî xwîneran dikin.
Di neh rojan de dê heştê çalakiyên wêjeyên wekî panel û danasîna pirtûkan bên kirin. Di pêşengeha nehem de 175,000 kes beşdar bûbûn. Îsal tê payîn ku 700,000 kes serdana pêşangehê bikin. Lewra li gorî amaran di roja yekem de 20,000 kesan beşdarî kir. Welatiyên ku ji bajarên Bakurê Kurdistanê beşdar bûne jî nêrînên xwe wiha anîn zimên. Bi nevê di em jin civaka modern da xwendekar ji pirtûkan dûr dikevin, lê ev jî wî ciwanê û civakê qestir dike. Ji bo ku civaka Kurd bêtir li zimanê xwe vegere, bi vê nevê gelek berê xwe bide pirtûkan. Ev derfet jî îro ku em mego perwerde zimanê Kurdî tune. Lê derfetê wiha him bi rêya weşanxana, him bi rêya fuaran mirov dikare xwe bicîne ciwana ku ciwan jî bêtir li zimanê xwe vegere. Pêşangeha Mezopotamyaya Diyarbekirê piştî 4 salan bi awayekî xurt hat vekirin. Armanca rêveberên vê pêşangehê jî ew bû ku bi beşdariya weşanxaneyên Kurd û divîskarên Kurdî di qada nivîskariyê de dan û stendin xurt bibin. Lêbelê ji ber ku bihayê pirtûkan ji par ve ji sedî 75 zêde biye, ev yek jî bandorên neyînî li vê qadê dike. Güler Adar, Kurdistan 24, Diyarbekir. بابەتێکی دیکەمان هەیە هاژا هەر نەتەوە و هەر وڵاتێک بێگومان کۆمەڵێک کەلوپەلی تایبەت بەخۆی هەیە لە جلوبەرگەوە بگرەوە تا دەپەرتەوە بۆ بەکار ئامێر و شتەکانیش ینی هەموو ئەمانە تایبەتن بەم وڵاتە. ڕووسەکان بەهۆی کەشی وڵاتەکەیان بەهۆی ساردیان هەندێک جلوبەرگ و پێڵاوی تایبەت بە خۆیان هەیە، بەڵام ئەمەیان کردووەتە نەریت تێکەڵکێشەکیان کردووە لەگەڵ زۆرێک لە یاریەکان لەو کاتانەی کە بەفر ڕوو لە وڵاتەکەیان دەکات و وەرزی زستان دێت. بێگومان هەکار ئەمە هەر نەتەوەیەک هەر وڵاتێک بۆ ئەوەیە کە نەوە بەنەوەی فێری ئەو کللتورە بکات یاخود بیهێڵێتەوە هەر وەک چۆن ئێمە ئێستا کە ڕۆژی ئاڵایە جلوبەرگی کوردیە پۆشینیان ئەم ڕۆژە یادەکەینەوە بۆی کە ئەمنەوەی تازە پێگات هەر لە سەرەتاوە هەر لە باخچەوە هەتاگاتە خۆناغەکانی سەرەتایی ئاشنا بن بەمە ئەمە بەشێکە لە ناسنامەی ئێمە ئەمە کللتوری ئێمە ینی ئەمە بۆ خۆی گرنگە. بۆیە وڵاتان ئەمە وەکو کللتور و عادەتێکی لەکەن بەردەوام ساڵانە لە ڕێی فستیڤالێکەوە ئەیکەنە دەرفەت بۆ ناساندنەوەی. بۆیە لە شاری یارۆسلافی رووسیا ساڵانە لە کاتی بارینی بەفر فستیڤالێکی تایبەت بە یاریە نەریتیەکانی ڕووسەکان بەڕێواچێت. فستیڤالەکە بە ناوی فێڵد بووتە و بەشداربووەکان پوتی فاڵێنکی ڕووسی تایبەت لە پێدەکەن کە ڕووسەکان ئەم جۆرە پوتە وەک بەشێک لە نەریتی کۆنی خۆیان دەزانن و دەڵێن بۆ چەندینەوە و باو باپیرانیان ئەم جۆرە پوتیان لە پێ کردووە و لە سەرما پاراستونی. بەفر زەوی سپی پۆش کردووە بۆ ڕووسەکان کاتی یاریە نەریتی و کۆنەکانی تایبەت بۆ وەرزی زستانە. ژن، پیا و منداڵ هاتوون بۆ بەشداریکردن لە یاریەکان. بەشداربوانی فێستیڤالەکە پوتی ڤالێنکی کە پوتێکی تایبەتی ڕووسەکانە لە پێ دەکەن و چەندین یاری جیاواز ئەنجام دەدەن. بیرۆکەی فێستیڤالەکە ئەوەیە ئاهەنگێکی فۆلکلۆری ڕووسی بە چەند تایبەتمەندێکی ڕووسی بەڕێوە بچێت بە تایبەت پوتی ڕووسی. دەمانەوێت لە ڕێگەی ئەم فێستیڤالەوە مۆراڵی خەڵک بەرز بکەینەوە چونکە لە وەرزی زستاندا چالاکی و فێستیڤالی کەم بەڕێوە دەچن. بۆی هیوادارین لەم فێستیڤالە پەری پێ بدرێت و هەموو ساڵێک بەڕێوە بچێت. بەر لە دەستپێکی یاریەکان لە ڕێگەی میوزیک و هەڵپەڕکەیەکی هێواش خۆیان ئامادە دەکەن. یاریەکان چێژێکی تایبەتیان هەیە بۆ بەشداربووەکان و بیرەوەریەکانی تەمەنی منداڵی و گەنجێتیان بیردەهێنێتەوە. ئێمە ساڵانە لە گوندی نێژنی پۆسێلۆگ یاریەکان ئەنجام دەدەین، بەڵام ئەم ساڵ بڕیارماندا وەرزشەکە هەمە چەشن بکەین و هاتینە ئێرە بۆ فیستیڤاڵی فێڵد بووت. جگە لە یاریە فۆلکلۆریەکان لە کۆتایی فێستیڤاڵی فێڵد بووت بەشداربووەکان خواردنێکی بە تام و گەرم دەخۆن، براوەکانیش خەڵاتی تایبەت وەردەگرن. بابەتێکی دیکەمان هەیە ئەم بابەتە هەم چالاکیەکە هاژە بە بۆنەی سەری ساڵ و لە هەمان کاتدا دڵخۆشکردنی منداڵانی نەخۆشە گرنجیدان بە منداڵان بە تەندروستیان بەلایانی دەرونی و ئارامکردنەوەیان
بەلای ئەوانەوە زۆر گرنگە وەرزشیان تێکەڵ کردووە بەم بابەتە ینی منداڵان بەلایەنەوە زۆر گرنگە بەتابەت ئەو منداڵانەی کە نەخۆشن لە دۆخێکی دەرونی زۆر خراپدان دەیانوێت بەیاری بە شێوازی جلوبەرگی تایبەت وا بکەن تۆزێک لە خەم و ئازاری منداڵەکان کەم بکەنەوە لە ڕووی دەرونی و ئارام ببنەوە. ئەمە زۆر گرنگە بۆ منداڵان زۆر جار هە کاربینی ومانە لە زۆر بابەتی تایبەتە کارکتەرەکان یان کەسایەتیەکان هاتوون چوونەتە ئەو نەخۆشخانانە بۆ لای منداڵانیان جلوبەرگی کارکتەرێکیان پۆشیوە بۆی کە لای منداڵ خۆشەویستە ئەمە کاریگەریە بێ شاخەوانانی پریشتینای پایتەختی کۆسۆڤۆ بە جلوبەرگی سۆپەرمانەوە بە باڵەخانێکی نزیک لە نەخۆشخانێکی شارەکە سەرەکەون و مناڵانی نێو نەخۆشخانەکەش دڵخۆشەکەن جا مناڵ کە سپایدرمان و باتمان و ئەمانابینە سۆپەرمان هەستەکە خۆی تیابینێتەوە من دەی خۆشمان ئەوەندا لە ڕێگەی گەیمینگ و هەردەیبین لە فیلم کارتون هەردەیبینن لە فیلمی تر هەردەیبینن بۆتە پاڵەوانیان ڕاستە وەکو شاخەوانەکانیش دەڵێن ئەوان نمایشەکەیان کردووەتە دیاری سەری ساڵ بۆ منداڵانی شارەکەیان و دەیانەوێت پێیان بڵێن کە ئەوان بەتەنیانین. شاخەوانانی کۆسۆڤۆ لە چالاکیەکی نێوشاردا بە جلوبەرگی سوپەرمان منداڵانی نەخۆشخانەیەک دڵخۆش دەکەن. شاخەوانانی وڵاتی کۆسۆڤۆ لە نەخۆشخانەی شێخە فاتیمەی منداڵان لە پریشتینای پایتەخت بۆ دڵخۆشکردنی منداڵانی نەخۆشخانەکە بە جلوبەرگی سوپەرمانەوە نمایش دەکەن و بە باڵەخانەکاندا دێنە خوارەوە. منداڵان لە بەردەم نەخۆشخانەکە بە دیاریانەوە ڕاوەستاون و ساتێکی خۆش لەگەڵ بینینی نمایشەکە بەسەر دەبەن. شاخەوانەکان ئەم نمایشیان کردووەتە دیاری سەری ساڵ بۆ منداڵانی شارەکەیان. بۆ ئەوەی منداڵەکان هەز بە تەنیایی نەکەن بڕیارماندا ئەم نمایشە بکەین. ئێمە ئەم چالاکیە دەکەین بە دیاری سەری ساڵ بۆ ئەم منداڵانە بۆ ئەوەی ساتێک دڵیان خۆش بکەین. منداڵەکان کەشی نێو نەخۆشخانەکە بێتاقەتی کردوون و ئەم نمایشە ئازار و نەخۆشیەکانی لەبیر بردوونەتەوە. نمایشێکی زۆر سەرنجڕاکێشە. ئەمە بۆ دڵخۆشکردنی منداڵەکان زۆر گرنگە. ئەوان نەخۆشن و زۆر باش دەبێت بەم نمایشە و چالاکی دیکە کەمێک دڵخۆشیان بکەین. نەخۆشخانەی شێخە فاتیمەی ئیماراتی لە پریشتینای پایتەختی کۆسۆڤۆ تایبەتە بە نەخۆشیەکانی منداڵان و دەیان منداڵی توشبووی نەخۆشی درێژخایانی تێدا چارەسەر دەکرێت. چالاکی شاخەوانەکانیش وەک چارەسەرێکی دەرونی بۆ دڵخۆشکردنی منداڵەکان دەبینرێت. بورگەی لەگەڵ ئەحمەدی خانی لەلایەن جاندۆست نووسەر و لێکۆڵەری ئەدەبی پێشکەش دەکرێت. ڕۆژ باش بینەر و گوهدارێن هێژا جارێکە دین ئەم تێنە با هەفتوو ئەمێ لە فکر و بیر و باوەریان ئەحمەدی خانی وەک گوهوند زانن ئەمێ گوهداری بکن و ئەمێ بهەورە بنێرن تەماشا بکن کە ئەحمەدی خانی چ ڕێباز بۆ مە کوردان دانیە دخەلەکە بەرێدە ئەم گەیشتن دەڤەرێکێ کو ئەحمەدی خانی تێدە بێژە کورد دنافبەرە دوو ئیمپەراتۆریین مەزندە دابەش بوونە و کورد بوونە وەک دیواران وەکو سووران وەکو کەلەهان لەوی ئالی و لەوی ئالی vê împaratoriye diparêzin û wê împaratoriye diparêzin bi zimanê Ehmedê Xanî beytên wî wext caraberî jî me xwendin em dubare bikin ev Rûm û Ecem bi wan hesarin kurmanc hemî li çar kenarin her du terefan qebîlê kurmanc bo tîrê qeza kirîne amanc goya ku li ser hedan kilîdin her taife sed dekin sedîdin ev qulzemê Rûm û behrê Tacîk hindî ku bikin xuruc û tehrîk kurmanc dibin bixûn mulattex wan jêk vedikin mîsalê berzex ciwamêrî û himmet û sexawet mêrînî û xîret û celadet ew xetme ji bo qebîlê ekrad wan daye bi şîrê himmetê dad wan du malikên dawiyê de dibêje ku Kurd gelek mêrin gelek ciwamêrin gelekî nav û dengê wan belav bûye li dunyayê hemûyî هندی ji şecaetê xeyûrin ew çendî ji minnetê nefûrin ji ber ku dilawerin cengawerin û bixîretin serdestiya kesekî din qebûl nakin hiç qebûl nakin kesekî li ser wan hebe di nav xwe de yanî mumkin e
دەسەڵاتداریە دژمنێکی قبول دکن لێ دناف خۆدا هەفتوو قبول ناکن ئەحمەدی خانی وێ دەبێژە و ئەف نقطەیە گەلێکی گرینگە شەرەفخانی جززیریژی دە پێشگوتنا شەرەفنامەیەدا گوتیە وان هەردوو ڕەوشەمبیرێن کوردانی مەزن ئەحمەدی خانی شەرەفخانی بەدلیسی بالا خۆدانە vê نقطەیە vê سیکۆلۆژیا کوردان کو نکارن هەفتوو قبول بکن وەکو دەسەڵات هیچ لە هەف ناکن هیچ یەک ji yekî re danayne yek serê xwe ji yekî re xwar nake lê a dijminan qebûl dikin divir de çîroka ku Şerefxan aniye tê bîra min Şerefxanê Bedlîsî di kitêba xwe de dibêje Sultan Selîm Sultanê Osmanî Sultan Selîm Yavuz leqeba wî Yavuz e xwestiye mîrmîranekî ji bo Kurdistanê deyne Kurdistan wekû herêmekê tebayî dewleta Osmanî bû İmparatoriya Osmanî bû gotiye bila mîrmîranekî Kurdan jî hebe ji İdrîsê Bedlîsî re gotiye Mewlana İdrîsê Bedlîsî kesekî gelekî diyar bû naskirî bû şair bû mêjûnûs bû hatiye nav Kurdan geriyaye cem wîl dîtiye got kesek êdin qebûl nake hemû dibêjin ez ê mîrmîran bim em bêjin mîrê Cizîrê mîrê Hekkarî mîrê Bedlîsê mîrê Bazîdê hemû dibêjin em kesekî din qebûl nakin dibêjin vegeriyaye cem Sultan gotiye Sultanê min ev Kurd hevdû qebûl nakin mîrmîranekî ji Kurdan em nikarin deynin nemumkin e Kurd serê xwe ji bo Kurd xwar bike divê em yekî biyanî deynin wê demê mîrmîranek hate danîn mîrmîranê Kurdan çênebûn mîrmîranekî Türk Osmanî li ser Kurdan li ser em bêjin Kurdistanê kirin hakim heta niha mixabin ev mesele berdewam e sîkolojiya Kurdan vê dibêje ji ber ku perwerda wan genên wan mumkin e yanî tiştekî genetîk be serê xwe danayne ji qewmê xwe re ji hemcinsê xwe re ew jî belayek mezin e ji bo Kurdan ev gîret û ev ulûwê himmet bû maneê hemlê barê minnet ev gîreta wan ev himmeta wanî zêde cengaweriya wan dilêriya wan ev pozbilindiya wan a Kurdan yanî hiştiye ku minneta hevdû qebûl nekin barê minnetê ê hevdû ranekin hil negirin hêzeke Kurdî li xwe danayne kêmtirî hêza din be ev jî wek me got heta niha berdewam e mixabin milletê Kurd dibin barê vê psîkolojiya xirab de ye û divê êdî jê rizgar bibe لو pêk ve hemîşe bêtîfaqin ew sebebê ku me gotî ji bo wê jî hemû bûne bêtîfaqin li hev nakin bêtîfaqî di nav wan de heye dayim bi temerrûd û şiqaqin her tim serî hil didin serî dikişînin ev li dijî vî radibe ev li dijî vî radibe dayim bi temerrûd û şiqaqin ez wê jî bibêjim di kitêba Mela Mahmûdê Bayezîdî de çil hikayeyên Kurdan çil hikayetên Camî Risale û hikayeyan de behsa mîrekê Kurda dike behsa axayên Kurda dike bê çawa plan li dijî hev çê dikirin çawa hevdû dikuştin çawa wî planek datanî ji bo ku axayê gundê din ya em bêjin paşayê mîrê mîrnişîniya din bide kuştin çawa li dijî hevdû xirabî dikirin Mela Mahmûdê Bayezîdî vê dibêje yanî tim di şiqaqê de ne li hev nakin çar eşîr nikarin werin ba hev yekîtiyekê çê bikin du sê mîrnişînî nikarin werin ba hev federalîzme konfederaliyekê çê bikin bê were em bi hev dire tiştekî ava bikin Ahmedê Xanî jî û Cizîrî jî û Mela Mahmûdê Bayezîdî jî vaya me tev lê kir hemûyan bala xwe daye vê nuqta gelekî girîng di kesayetiya Kurdan de gerdê hebûwa me ittifaqek vêkra bikira me inqiyadek tekmîlê dikir me dîn û dewlet tehsîl dikir me ilm û hikmet Rum û Arab û Acem temamî hemyan ji me ra dikir gulamî
تەمییزی دەبوون ji hev مەقالات ممتازی دەبوون خۆدان کەمالات دەبر دە دیسە ئەحمەدی خانی بە ئێش دەبێژە ئەگەر مە لە هەفتوو بکرا دەردێ مەی مەزن و ئەم لە هەفتوو ناکەن اتفاقا مەتنە یەکیتیە مەتنە نە هەم فکر و نە هەم دەردێ هەبن ئەگەر ئەب هەبوویە ئەحمەدی خانی بێژە ئەگەر یەکیتیە مە هەبوویە گەردێ هەبووە مە اتفاقك vêkra bikira me înqiyadek înqiyad çi ye tu li pê hinekan biçî li pê serokekî biçin li pê rêverekî tenê biçin ne ku sê rêber û çar û deh rêberê me hebin serokê me hebin eger hemû li dû yekî bana helbet wê çi biba encama vê yekîtiyê wê çi ba Ehmedê Xanî dibêje tekmîlî dikir me dîn û dewlet dînê me jî temam dibû dewleta me jî temam dibû me ev bi dest dixistin دین و دولت مصافی دکر دولت ما آواد بو تحصیل دکر مع علم و حکمت احمدی خانی دورد علم و حکمت زانینه و فلسفه و معرفته به چه وگریده ده به استقرار دولته به دولت هبه دناوا کردان ده بگمان و معرفت جی چه ببه پرتوک و چه ببن و هشمندی گشتر ببه مبالا خدای گاوا کو کرد بندست بون پرتوکی گوان چاپ دکر یا نمبیجن کوواری وان یا قنال وانی تلویزیونی نبون هنک آزادی را گشدانه که مزن چی بو لروج آواجی لباکورجی لباشوری کردستانی چی وکو ام دبینن اف چیه اف انجام آزادیه کرد آزاد ببن علم و حکمت جی تحصیل لبه یعنی احمدی خانی نگو تاني دبيجا بلا ام جبن دستي دجمنا دركبن مثلا جبن دستي دجمنا دركبي هدفك شيء هي نتاني آزادية كسايتيانا نا آزادية مش كجيت مجيه تجي آزاد دبا وتعلم وحكمة وزانيني ببيش تدبي روم وعرب وعجم تمامي هميان جمرة ذكر غلامي تمييز دبون جهف مقالات ممتاز دبون خدان كمالات اوه اف ملتی گو سردستی منه اف ملتی گو سردستی منه دبیجه چید بیوه ایدی امی سردستی وان بانا یعنی هیزامه و اوقاسی خورد با که ما دولتك آوا بکره او ملتی کردستانی همو و دبن دستی ما دوانا ام لفر دوی راوستن جبر که دما من نما بمین خیر و خوشی ده حتی خلقه کدن امی وی بردوام بکن هر هبن ئەمڕۆ 3 ساڵ تێپەڕێ بەسەر شەیدبوونی مامۆسای ئیبراهیم ناسر کە لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی خوێندن بوو لە ساڵی 2021 لە کاتی گۆڕینی ئاڵای کوردستان و بەرزکردنەوەی لە قوتابخانەی سۆرک لە سنووری شارەدەی شەقڵاوە بەهۆی تەزووی کارەباگیانی لەدەستدا. ئێستا ناوی قوتابخانەکە گۆڕدراوە بۆ قوتابخانەی شەهید ئیبراهیم ناسر و ناسناوی شەهیدی ئاڵای لێنراوە. مامۆستایان و قوتابیانی قوتابخانەکەش ساڵانە لە ڕۆژی ئاڵادا لەم قوتابخانەیە یادێکی تایبەت بە شەهیدبوونی ئەم مامۆستای دەکەنەوە کە لەسەر ئاڵای پیرۆزی کوردستان شەهید بووە. ئەم قوتابخانەیە بووەتە هێما بۆ شەهیدێک کە لە بەجێگەیاندنی ئەرکێکی پیرۆزدا گیانی خۆی بەخشیوە. ئاوازێک بۆ یادێکی خەمگین. یادی مامۆستا ئیبراهیم شەهیدێک لە پێناوی ئاڵای کوردستان. مامۆستا شەهید ئیبراهیم وەکو ڕەمزی ئاڵایە ئەو قوتابخانەش هەر وەکو مەسەلەن شەهیدی ئاڵاکە لێرە بووە هەر وەکو هەموو ساڵەکان ئەگەر عوتڵەبی نازام هەر شتێک بیتن ئەمە چاڵەکی خۆمان هەر ئەەکەین. مامۆستا ئیبراهیم لە کاتێکدا ویستویەتی ئاڵا کۆنەکەی قوتابخانەکەی بگۆڕێت و ئاڵایەکی نوێ و بەرزتر لە جاران دابنێت تەزووی کارەبا بەر ئەو شیشە کەوتووە کە ئاڵاکەی پێبرز کردوتەوە و گیانی لەدەستداوە. ساڵانە بۆ قوتابخانەکەی لە ڕۆژی ئاڵادا ئامادەکاری دەکرد. بەڵام دوای نەمانی قوتابیان و مامۆستایان ئەو ڕێچکەیەیان گرتۆتە بەر. لەگەڵەوەی خۆی لێرە نەماوە
بەڵام وێنەکەی بۆتە یادگاریەک و وەکو پاڵەوانێک خۆی نیشان داوە. ڕێباز بەڕێوبەری قوتابخانەیە و ساڵانە وەکو یادێک مەراسیم ئامادە دەکەن. بڕیارمان داوە ئەوەی مامۆستا ئیشی بۆ دەکرد کە نەیتوانی تەواوی بکات، ئێمە بڕیارمان داوە تەواوکەری مامۆستابی. بڕیارمان داوە ئەو خۆشەویستی بۆ ئاڵاو ئەو کار و چالاکێک کە دەویست فێری قوتابیانی بکات، ئێمە ئەو کە لە ڕابرد و ویستوێتی بیکات تەمان ڕێگای نەداوە تەواویان بکات، ئێمە بڕیارمان داوە تەواویان بکەین. چیرۆکی خۆشەویستی پڕ لە سەروەری مامۆستا ئیبراهیم وەکو شەهیدی ئاڵانەوە لە دوایینەوە یاد دەکرێتەوە کە لە ساڵی 2021 لە سەربانی قوتابخانەکەیدا لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان شەهید بوو. لە ژێر خاکە بەڵام یادی هەمیشە زیندووە. ئێوارە و ئاوێر دوو یادگاریە جێماوەکەی مامۆستا ئیبراهیمن. سەردانی گۆڕی باوچیان دەکەن و یادی بە زیندوی ڕادەگرن. باوچیان سەروەری و شانازی بۆ بەجێهێشتون. ئەو ڕۆژێکە مامۆستا ئیبراهیم کە یعنی خۆی گۆڕی بەجلی عسکەری ئەمە ئۆتۆماتیشی ئەمانزانی کە ئیشەکە ئەوەیە یعنی ئەو ڕۆژی ئاڵەیە چونکە زۆر کە بدات بە لە هەموو یادگاریەوە تەر ئەو ڕۆژێکە ئەو ڕووداوە ڕوویدا کە ئاوێر و منداڵەکانی بردە مەکتەبێ و بەڵام نەیانتوانی بیان هینتەوە. هەروانە بوو لەسەر قوتابخانەکەی شەهید بێ و ئاڵای کوردستان لە دەست بێ، بەڵکو ئێمە چەندین وێنە و دیکۆمنتاریمان هەیەکەوە شەهید لە سەرچای سەفین ئاڵای بەرزی کوردستانی شەکاوندەوتەوە، لە نێو بازاری شەقڵاوە ئاڵای پیرۆزی کوردستانی بەرز کردوتەوە لە نێو ماڵی خۆی لە نێو قوتابخانەی خۆی. ئەو ڤیدیۆ دیکۆمنتارانە بەڵگەی ئەوەنکەوە شەهید خۆڕسکانە ئاڵای کوردستانی خۆشویستیە و ئەوەویستویەتی خۆشەویستی ئاڵای کوردستان لە نێو دڵی منداڵەکان و عایلەی ئێمەش بچەسپێنی. مامۆستا ئیبراهیم تەمەنی 36 ساڵان بوو لە سنووری شارۆچکەی شەقڵاوە. مامۆستای وەرزش بوو. عاشقی ئاڵای کوردستان بوو. هەر لە پێناوی ئەو ئاڵایەشدا شەهید بوو. شەیما بایز کوردستان 24 شارۆچکەی شەقڵاوە. پەشێوی مەزنەڵێ زۆری نەبرد هەڵی کرد کە زەبایەک بینیم بەلکە زێڕینە شەکایەوە و بوو بە ئاڵا. ئاڵای کوردستان بۆتە هێما و یاخود بڵین هەوێنی زۆربەی شعری شاعیران. ئەمە لەلایەن شاعیرانەوە هێما و سنبولی ئازادی خوازی و قوربانیدان و ئاشتی خوازی گەلی کوردستانە. لە ژێر ئاڵایەکدا چەندین نەتەوە و بیر و باوەڕی جیاواز بە ئاشتیەژین. لەو پێناوەدا خوێنێکی زۆر و قوربانێکی زۆر دراوە و ئاڵای کوردستان تەنیا بۆ ئەو کەسانە نییە کە ناسنامەیان کوردیە و لە کوردستان دەژین، بێگومان هەموو نەتەوە جیاوازەکانیش لە ژێر ئەم ئاڵایە توانیوانە بە ئارامی بژین و بۆتە هەوێنێک بۆ تەبایی بۆ برایەتی. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە. پەرچەمی ئاڵای کوردستان هەموو کات بەسەر دڵی هەموو کوردستانیانە لە هەر پارچەیەکی کوردستان بێ و یادگارێکی مزنی سەرکردانی مێژووی کووردە کە لەو پێناوەدا خەباتیان کردیەوە شۆڕشیان کردووە و قوربانی زۆری دراوە. وەک بینیمان ئەو راپۆرتێکەمێک لەمەوبەر ینی مامۆستایەکی یوانەی وەرزش کە هیچ پەیوەندێکی بە بابەتی سیاسی نییە، تەنیا لە پێناو ئەوەی کە ئاڵای کوردستان وەکو ڕەمزی خۆی دەناسێنێ، وەکو سمبولی خۆی دەبینێ، پێی وایە هەموو ئەو قوربانیانەی کە دراون لە پێناو ئاڵای کوردستان ناکرێت لەبیر بکرێ و بە هەدەر بڕوە. لایەنی کەم لە ڕۆژی ئاڵای کوردستان ئێمە گرنگی بەو ڕۆژە دەدەین و ئەو ڕۆژە بەلای ئێمە جوان و دەمانوێت بیری نەوەکانمانی بێنینەوە کە ئەمە ئاڵای کوردستانەوە پێویستە لە پێناوی تێبکۆشین و بەردەوام بین لە شۆڕش. ئەمە دەبێتە تەوەری سەرەکی ئەمڕۆمان لە بەیانی 24 ئێمە میوانی تایبەتمان دەوێت لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەباس عەلی مامۆستای زانکۆ قسە دەکەین. میوانی مێ دکتۆر عەباس بیانیت باش و زۆر زۆر بەخێر بێ. دکتۆر بەخێر هاتی. زۆر سپاس. زۆر سپاس. پیرۆز بایم ڕۆژەش لەکەین. پێم وایە هەر کوردێک لە هەر شوێنێک بێت لە هەر بارودۆخێکا بکێتە سەر باسی ئاڵا هەمووی وەلانێت تایبەتمەندی کورد لەوەیە، ینی ئەگەر ناڕازی بێ، گەر نیگەران بێ، گەر لە هەر شوێنێک بێت هەتا لە ناو کوردستان نەبێکێتە سەر باسی ئاڵا یان پیرۆزبایەکی لێ بکە ئەمە بۆ خۆی جوانێکی دیکەیەتێ، ینی هەستێکی تیا ناتوانێت بیت ونی بکات، ناتوانێت لای بات.
جا گرنگی ئەم ڕۆژە چۆنە چییە بۆچی ئەم هەستە لە ناو دڵی هەموو کوردێکدا هەیە سەرەتا پیرۆزبایی ڕۆژی ئاڵا لە ئێوەی بەڕێز و تەواوی میلەتی کوردەکەم بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کەوا دەرفەتاندا پێم دەربارەی بابەتی ئاڵا قسە بکەم من ساڵانە لە زانکۆی سەلاحەدینیش لە کۆلیژەکەی خۆمان دەربارەی و بابەتە کۆڕ و سیمینار بۆ قوتابیەکانمان دەکەم ینی بۆ هەز دەکەم ینی لە هەرێمی کوردستان وەکو پێویست دەستگاکانی ڕاگەیاندن و ناوەندە ئەکادیمیەکان تیشیان نەخستوتە سەر بابەتی ئاڵا زۆر جاران ئەو کەسانەی کەوا دێن دەربارەی ئاڵا قسە دەکەن لە قوتابخانەکان لە زانکۆ ینی زانیارێکی ئەو تۆیان نییە دەربارەی ئەو بابەتە زابەڕاستی وەکو ئاماژەت پێدا لە هەرێمی کوردستان تاکە دروشم و ینی هێما ئێمە کۆ بکاتەوە ئاڵای کوردستانەکەەوە ئێمە هەمومان لەسەری کۆکین وە لە پێناوی ئەو ئاڵایەدا ینی شەهیدی زۆرمانداوە و خەباتی زۆرمان کردووە بێگومان ئاڵا ینی زانایان کەوا باسییان کردوانی پسپۆرن لە زمانی کوردی دەڵێن وشەی ئاڵا تاک ینی وشەیەکی ینی کوردیە هیچ زمانێکی تر ئەو وشەی بەکار نهێناوە لە کوردیدا وشەی ئاڵا و شەباوەکەی زۆر بەکاردێ بەڵام وشەی تریش هەیە ینی بەکاردێ لە پاڵ ئاڵا مەسەرم بە جلی بوو کەڵا گوترا وەختی خۆی ئاڵا یان لە بیتی خورشید و خاوەر وشەی ئاڵا بەمانای قەڵەم هاتووە بەڵام ئێستا ئاڵا کە دەڵێن ئاڵا ئەو ینی دیارە مەبەستمان پێ ئاڵای کوردستانە یان وشەی دروشم بۆ ئاڵا بەکار هاتووە یان وشەی ناودار بۆ ئاڵا بەکار هاتووە کۆمەڵێک ناوی هەبووە ئاڵا لە زمانی کوردیدا بێگومانە و ئاڵایەش ینی ئاڵا بە شێوەیەکی گشتی ینی ڕەگ و ڕیشەی مێژووی هەیە دەتوانین بڵێن هەر لەگەڵ بوونی گەلاندا ئاڵا بوونی هەبووە ئەوانەی کەوا باز لە مێژووی ئاڵا دەکەن ڕای جیاواسە یەک لەو ڕایەنە ینی سەرهەردانی ئاڵا بۆ سەرکردەیەک دەگەێڕنەوە ناوی مارش بووە لە قەوقاس لە پێناوی میلەتەکەی جەنگاوە و شەهید بووە دواتر هاوڵاتیانی ئەو بڵێن ئەو ناوچەیە قەمیسەکەی ئەو سەرکردیان هەڵگرتوێتەوە قەمیسەکەی خڵتانی خوێن بۆ بەرزیان کردوێتەوە وەکو ئاڵایەک بەکاریان هێناوە و ینی جەنگاون لە پێناوی خاک و نیشتیمانەکەیان زۆر باشە دکتۆر گرنگی ئاڵا چییە بۆ نیشاندانی ناسنامە و کللتور و شارستانێتی هەر نەتەوەیەک کە باسی ئاڵا دەکرێت دەڵێن گرنگی ئاڵا بە شوێنەکەوێتی بۆیە دەبینین لە کاتی شەڕ و جەنگەکان حتا لە کاتی شەڕی هێزی پێشمەرگەی کوردستان لەوانەیەکەوە دەیانویست خاچی کوردستان داگیر بکەن پێشمەرگەکانی ئێمە لە ژێرە ئاڵایە شەهید دەبوون و ئاڵایەکەیان بەجێ نەدەهێشت بۆیە پێگە و گرنگی ئاڵایەکە لە شوێنەکەیەتی و بە لە کاتی جەنجیش بەکار دێ دائیمەن ئەو کەسانەی کەوا ینی لە پێشەوە هێرش دەبن ینی ئەو کەسانی کەوا یەکەم کەس هێرش دەبن ئەوانە ئاڵایەکە بەرز دەکەنەوە باشە دکتۆر ئەزانین ئاڵای کوردستان بە چەندین خۆناغا تێپەڕیەوە هەتا ساڵی 1945 کە بە فەرمی ئەم ئاڵایە دیاریکرا پێشتر چەندین ئاڵای دیکە بوو ینی ڕۆڵی حکوومەتەکان چی بووە لەسەر گۆڕانکاری لە ئاڵادا تا ئەگاتە ئەمڕۆ ڕۆڵی حکوومەت چییە لە بەرز ڕاگرتن و هێشتنەوەی ئەم ئاڵایە بەر لەوەی بمە سەر ینی ڕۆلی حکوومەت ڕێی جیاواسێ وەکو تازێک لەو ڕێیانە ئاماژەم پێدا هەندێک پیان وایە ینی ڕۆمانیەکان یەکەم کەس بوونەکەەوە ئاڵایان بەکارهێناوە ئاڵایەکەشیان ینی لە شێوەی ئاسن بووە چوارچەوە و نیشانەیەکی سەلیبی تیا بووە و هەروەها فارسەکان کە ئاڵایان بەکارهێناوە ئاڵایەکەیان بریتە بۆ لە شیر و یان کالانی شمشێر یان خەنجەر وەختی خۆی بەکار هاتووە و بیرۆکەی بەستنەوەی ئاڵا لە تەنیشت ئێستا ئێمە کە بەکاری دێنین ینی دایمەن بڵێن پارچە ئامودێگان لە جێگایەک یان بە دارێکی بەستینەوە ئەو بیرۆکەیە لە مسلمانەکانەوە وەرگیراوە چونکە لە سەردەمی پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم ئاڵا بەکار هاتووە دوو جۆرە ئاڵا هەبووە ئاڵایەک پێی گوتراوە ڕایە واتە ئاڵایکەوە کراوەیە ڕەنگەکەی ڕەش بوو ئاڵایە کەشە بووە بە زمانی عەربی پێی دەڵێن لیوا ینی ئەو ئاڵای لول دراوە لەبەرەوەی زۆر گەورە بۆ ڕەنگەکەی سپی بووە ئەنجا بەڕاستی ئەگە تەمەشا بکەین مێژووی ئاڵای کوردستان چەند ڕایەکی جیاواسێ سەبارەت بە دروستکردنی ئاڵای کوردستان و پەرلەمانی کوردستانیش کە ئەم ڕۆژەی بە ڕۆژی ئاڵا ینی ناوزەت کردووە دەبواە مەسەرەن بۆ نمونە پشتی بە لێکۆڵینەوە ببەستایە بۆ ئەوەی کەوا کاتێک باز لە ئەو دروشمانە دەکا لە نێو ئاڵای کوردستاندا هەیە ئێستا دێمە سەری
باسی دەکەم چکە مێژونوسانی کورد باسییان کرد و ئایا ئەو نیشانانە یان ئەو هێمایانەی لە ناو ئاڵای کوردستاندا هەیە چمانایەک دەگەێنێ. زۆر باش کاکتۆر دەزانین مەسەرەن ئێمە ئەگەر سیر بکەین کاتێک دەڵێن ئاڵا پەڕۆیەکمان دێتە بەرچاو ینی پەڕۆیەکە خامە ڕەنگە بۆ زۆر بۆ جلوبەرگ بۆ هەر شتێک پەڕۆ بەکاردێ بەڵام ئەوەی کە پیرۆزی دەکا و یاخود لە لای مە بەبەرزی دەیهێڵێتەوە مانا و واتە و بەشوناسبوونی هەر نەتەوەیەکە کاتێک تۆ ڕەنگی دەکەی یان هەر پێناسەیەکت بۆ ئاڵا هەیە بۆ نمونە سرودی ئەی ڕەقیبیش لای ئێمە بە هەمان شێوە وایە و نەورۆزیش لای ئێمە وەکو کورد وەکو میلەتی کورد بەلای ئێمە گرنگە بۆچی گرنگە چونکە ئێمە بە ناسنامەی خۆمانی دەزانین چۆن بتوانین پارێزگاری لە ناسنامەی خۆمان بکەین ئێمە چۆن بتوانین وا لەنەوەی داهاتوومان بکەین ئەمان بە پیرۆزی لەلایەن بمێنێتەوە چونکە پاراستنی شوناس وەک دەزانین پاراستنی نەتەوەیە وەک ئاماژەت پێداوانەی کەوا باسی ئاڵا دەکەن ئاڵا بریتە لە پارچە پەڕۆیەکی ڕەنگا و ڕەنگ بریتە لە زیانی چەند هێما و ڕەمزێکی تێدای ئەگەر ئەو هێما و ڕەمز نیشتیمانیانی تیانە بێ ئەو کاتە ئاڵا هیچ ینی باەخێکی نییە بۆیە دەبینی وەکو تازە ئاماژەم پێدا دەبینی لە پێناوی و ئاڵایەدا چەندین قوربانی و چەندین شەهیدمانداون زەباسی ئەوم نەکردیم ینی مێژووی دروستبوونی ئاڵای کوردستان دوو ڕای هەیە سەبارەت بە دروستکردنی ئاڵای کوردستان یەک لەو بۆچوونانە دەڵێن جەمعیەی تەعالی کوردستان کە لە ساڵی 1990 زەین العابدین نووسری بڵێن ئەو جەمعیە بووە هەڵساوە بە دروستکردنی ئەو ئاڵایە ئەوە ڕای یەکەم ڕای دووەم زۆرە بەڵام ئەو دوو ڕایە زۆر ینی باوە قسەی لەسەر دەکەن ڕای دووەم دەڵێن شاعری گەورەی کورد ئەحمەد موختاری جاف کە یەکێکە لەو شاعیرانێکەوە بە شاعری نەتەوەیی ناسراوە دایمەن کە شعرەکانی دەخوێنیەوە مەسەن بۆ نمونە لە خەو هەڵسن میلەتی کورد خەو زەرەرتانە هەموو تاریخی عالەم شاهیدی فەزڵ و ینی هونەرتانە هەموو شعرەکانی باز لە لایەنی نەتەوەی دەکە هەندێک دەڵێن ئەحمەد موختاری جاف ئەو ئاڵایی دروست کردووە ئەنجا دواتر ئەو ئاڵایە بە چەند قۆناغێکدا تێپەڕیوە یەک لەوانە ینی مامۆستا محەممەد قزلچی وەختی خۆی کە مامۆستا بۆ لە کۆلیژی زانستە ئیسلامیەکان لە بەغدا و دواتریشکە وەفات دەکات مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس ینی دێتە جێگایەکەی ئەو بازەوە دەکات دەڵێ سمکواغای شکا کاتێک کە شۆڕشی کرد ینی ئەو ئاڵایی لەلا بۆ ئاڵەیەکەوە جەمعیەی تەعالی کوردستان دروستی کردووە دواتر ئەو ئاڵایە هەمان ئاڵا بۆکەوە ئیحسان نووری پاشا لە ینی شۆڕشی ئاگری داغەوە بزانمە ساڵی 1937 بەکاری هێناوە لە ڕێگای ڕۆژهەڵات ناسێکەوە دەگاتە کاتە دیزاینەکەی چۆن بۆ ڕەنگەکەی چۆن بووە بەخوای ئەو ئاڵای ئێستاکەوا باز دەکەین مەسەن ڕەنجی خۆری تایە و 21 تیشکی تایە ئێمە زۆر زانن کە باسی ئەو 21 تیشکە دەکەین وا باوە لە ناو خەڵک دەڵێن ئەوە هەتاوە بزان پەرلەمانی ژەهاشی کردوێتەوە 21 بەڵام ئەگەر تەمەشا بکەی 21 مانگێکی کوردی نییە مانگێکی ئینگلیزیە ینی ناکاتە 21 دەکایەکی سەری ساڵی کوردی بۆیە لە بەرامبەر ئەو ڕێیەکە هەیە دەڵێ پێش هاتنی ئیسلام ئێمە کە باز دەکەین دائیمەن دەڵێن ئاینی کورد لە بۆ زەردەشتێت دەگەڕێتەوە بڵێن ئەنجومەنێکی پیران هەبووە ئەو ئەنجومەنی پیرانە لە 21 کەس پێک هاتووە ئەو 21 تیشکە ڕەمزە بۆ ئەنجومەنی پیران بۆ ئەو سەردەمە ڕەنگەکانی تریش ڕەنجی سەوز بریتە لە ینی هیوا و لێد و ژینگە و سەوزایی و ڕەنگە سوورەکەش بریتە لە خەبات و قوربانیدان و خوێنی شەهیدان و خۆریش دائیمەن ڕەمز بووە لە پێش ئیسلامیش سەردەمی میتراییەکان ڕەمز بە بۆ وزە و لە سەردەمی ئێستاش بۆ هێز و توانە و زەبڵ باشە دکتۆر ڕۆڵی پەروەردە قوتابخانە چی دەبێت یان ئێوە وەکو مامۆستایانی زانکۆ لە بەرزڕاگررتنی ڕۆژنەتەوەیەکانمان لە بەرزڕاگررتنی سیمبڵەکانی کورد ئێوە چۆن لەگەڵ قوتابیەکان مامەڵە دەکەن لەو ڕۆژانە وەڵی مامۆستایانی زانکۆ بە شێوەیەکی گشتی و زانگۆکان ئەو ڕۆژە بە پیرۆزدا دەگرن و هەروەها وەزارەتی پەروەردە و قوتابخانەکان بەڵام وەکو پێویستی شک ناخەنە سەر ینی بابەتی ئاڵا وەکو تازە باسی ینی مێژوەکەیم کرد مێژوی ئاڵا ینی ئەوها دروست بووە بۆ قۆناغانەدا ینی تێپەڕیوە
زانیارێکی ئەو تۆ نادەنا تەڵەبە هۆندراوەیەک هەیە بڵێ لە قۆناخی بنەڕەتی باز لە ئاڵای کوردستان دەکە ئاڵای کوردستانەکەم بە فیداد بێجانەکە بەندێکشیکردنەوەی تێدا ئەماندا ینی ئەوەندە ینی ناوەڵاوەندە بەرز نیە دەبێت ئەمە بزانین مەسەن بۆ نمونە کاتێک ئاڵای کوردستان ڕۆژی ئاڵا دێ بزانانی ئەو ئاڵایە چۆن دروست بووە و مێژووی ئەو ئاڵایە کەی بووە مەسەن بۆ نمونە یەکەم کەس کە باز دەکەن خێزانی پێشەوە قازی محەممەد یەکەم کەس بووەکەوە ئاڵای کوردستانی لە ماڵەکەی خۆی ینی هەڵداوە ئەنی بڵێن هەڵواسیوە و هەروەها دکتۆرە ینی سووریا بەدرخان هەیە کە عیلێکی مەشهورن بەدرخانیەکان ئەو وەختی خۆی لە ساڵی 1928 کاتێک کتێبێک چاپ دەکا لە ئەمریکا غیلافی کتێبەکەی بە ئاڵای کوردستان دەنەخشێنێ و ڕۆژهەڵات ناسانیش کاتێک لە کوردستان بوونە لە باسی سەردەمی شێخ مەحموود دەکەن کە لە ساڵی 1923 حکوومەتی عێراق و ئینگلیس ینی هێرش دەکەن بۆ شاری سلەیمانی دەبینن لە ژوورەکەی شێخ مەحموودی نەمر دیارە لە قوتابخانەیەکی ناوەندی ئەو شارە بووە و مستەشریقە باسی دەکا و ڕۆژهەڵات ناسا دەڵێ کاتێک چوومە ژوورەکەی بینیم شێخ مەحموودی حەفید ینی لە غورفەکەیدا تاجێک هەبووە ینی پەڕۆیەکی لاکێشەیی هەبوو و تازێکی زێڕین هەبوو ئامادەی کردو بۆی ئاڵای کوردستانی لێ دروست بکە ئاڵایەکە ئەویش ینی لاکێشەیی بووە بازنەیەکی سوور بووە لە ناو بازنە سوورەکەش مانگێک هەبوو بەڵێ دکتۆر ئەوەی گرنگە ئێستەیە چی بکرێت بۆی کە ئەم ئاڵایە بەبەرزی بمێنێتەوە ئەم ئاڵایە بەشدار بێ و ناسرااو بێ لە هەموو جیهان لە هەموو کۆنفرانسەکان لە هەموو فستیڤالەکان لە دانیشتن و کۆبوونەوەی نەتەوەکان و گەورە دەوڵاتەکان بۆ چی بکرێت لە ئەرکی منداڵێکەوە هەتا گەورەیەک وە تاگاتە هەمومان یاخود بڵین سەرۆکی وڵاتەش کە ئەم ئاڵایە بەم شێوێ بهێڵێتەوە و جێگیری بکات بەڕاستی ئەشی سەرشانی ینی هەموو لایەکە بە تایبەتی مەسەرم بۆ نمونە دەستگاکانی ڕاگەیاندن ینی ئێستا من پێشنیار دەکەم بۆ کوردستان 24 کە بەرنمەیەکی دی کۆمنتاری بکە لەسەر مێژوی دروستبوونی ئاڵای کوردستان و ئەو قۆناغانێکەوە ئەنی تێی پەڕی وەکو تازە باسم کرد بەڕاستی ئێمە کاتێک لە زانکۆ و لە ناوەندەکانی خوێندن ینی یادی ئاڵا دەکەینەوە تەنها ئەوەندە بەس ئەوەندە نییە ینی دوو دەخرابۆستین و پێنج دەخرابۆستین شعر بخوێنینەوە بڵێ چونکە کاتێکە باسی ماڵی هەمومانەکەی کوردستان 24 ماڵی هەر کوردێکە چۆن ئاڵان ناسنامەمانە کوردستان 24 شەروایە ئەوەندەی کوردستان 24 نیشتیمانیانە کارەکات ینی ئەگەر بڵێم لەسەر هەر ڕەنگێکی لەسەر هەر مانایەکی کارێکی دۆکمنتەری و چەندین کاری ناوازە و پڕی کردووە هەرچەندە هێشتا کەمەیەمانی ئەرکی هەمومانەکە کاری بۆ بکەین بێگومان بڕواناکەم هیچ میدیای گەوەندەی کار کرد بێ لەسەر ئاڵای کوردستان ڕاستەوە لە دەستخۆشیان لێ دەکەم وەکو پێ ینی وەکو پێشنیارێک هەتا ئێستا ینی ئەو شتم نەبینیوە زا بەڕاستی لە ینی سەدەم ئێستا تەمەشا بکەی لایەنی نەتەوایەتیمان بەڕاستی ینی وەکو پێویست نییە تۆزێک لاواز بووە ئەنجا بۆ ئەرکی سەرشانی مامۆستایانی پەروەردەیە بەتایبەتی زۆر گرینگە منداڵ ینی ئێستا مەسەن بۆ نمونە ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستان هەندێک زار دەبینین ینی قوتابیەکان ناچن لە بۆ قوتابخانە دەڵێن ڕۆژی ئاڵایە پێویستە مامۆستایانی قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و دوا ناوەندی ئەنی ڕۆژانی پێشووتر قوتابیەکان هان بدەن و پێیان بڵێن ئەم ڕۆژی ئاڵای کوردستانە بۆ ئەوەی بە هەمویان بە گوڕوتینەوە بەشدار بنیان لە ناوەندەکانی زانکۆ بە هەمان شێوە دەبێت ئێمە مەسەنە بۆ نمونە قوتابیەکانمان هۆشیار بکەینەوەکەوە ئێمە لە پێناوی ئاڵای کوردستاندا چەندین شەهیدمانداوە و چەندین قوربانیمانداوە و چەندین خەباتمان کردووەگە تەمەشا بکەی و تازە ئاماژەم پێدا بە درێژایی مێژوی شۆڕشەکانمان ئەگەر تەمەشا بکەی شێخ مەحموودی نەمرا بارزانی نەمرا پێشەوە قازی محەممەد کە و ئاڵای هەڵکرد وەکو ینی کۆنسولخانەی رووسیا ئاماژەی پێدەدا لە ساڵی 1935 دەڵێ کۆمەڵی ژێکاف ئاڵای کوردستانیان لە مەیدانی چوارچرا بەرز کردەوە ئەو هەموو شەهید و ئەو هەموو سەرکردە ینی بەتوانایانە خەباتیان کردووە لە پێناوی ئاڵای کوردستان بەڕاستی ینی حەقنی ئێمە هەبە ینی بە ئاسانی لەبیری بکەین ئێمە دەبێت زۆر شت ینی بەلاوە بنین لە پێناوی ئاڵای کوردستان وەکو تازە ئاماژەم پێدا ئاڵای کوردستان تاکە هێما و ڕەمزە دەتوانێت ئێمە هەموو لایەنەکان و هەموو نەتەوەی کورد لەسەری کۆ بکاتەوە زۆر باشە زۆر سپاس دکتۆر عەباس عەلی مامۆستای زانکۆ ئەم بەیانیە لەگەڵمان بووی زۆر سپاس دکتۆر بەخێر هاتی خۆشحاڵ بووین ئەمڕۆ
کەش و هەواش خوازیارم بەدڵی هەموو لایەکمان بێ بۆی کە ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە هیوادارین کەش و هەوایەکەش گونجاوێ بەتایبەت بۆوانەی کە جلوبەرگی کوردی دەپۆشن زۆر سارد نەبێ باشە کەش و هەواکەی خۆش بێتە ئاڵای کوردستانیش شەکاوەتر و بە جوانتر دەرکەوێتەوە. ئەمڕۆ بابەتەکانمان گرنگیدان بوو بە ئاڵای پیرۆزی کوردستان جارێکی دیکە لە کۆتایی بیانی 24 پیرۆزبایی لە تەواوی کوردستانیان دەکەین بە بۆنەی ڕۆژی پیرۆزی ئاڵای کوردستان هیوادارین و هیواخوازین ئەم ئاڵایە بەردەوام بشکێتەوە و چیتر قوربانی لە پێناو ئاڵایە نەدەین بۆی کە بتوانین وڵاتێکی و سربەخۆمان هەبێ لە پێناویدا بەحەسەینەوە و ئەگەر بێت و بکەوینە ژێر فشار ژێر هەر هێرشێک بێگومان ئێمە چۆکدانادەین لەوەی کە ئاڵای پیرۆزی کوردستان بێتە خوارەوە بەردەوام لە پێناو ئاڵایە تا یەک ڕۆڵەما بێ دڵنیام هەموو کوردستانیەک خوێنی خۆی دەڕێژێ. پیرۆز بێ ڕۆژی ئاڵای کوردستان لە هەموو کوردستانیان. ئێمەی کورد کاتێکایەتە سەرباسی ئاڵا و نازنامەکەمان هیچ شتێکی دیکەمان لانیە هیچ شتێکی دیکەمان بیر نامێنێ جگە لە پیرۆزی و بەرزی ئاڵاکەمان. بۆیە کوردستانیانی خۆشەویست پیرۆز بێم ڕۆژە بە هیوام هەمیشە لە پێناویدا بە خۆشی و بە ئازیشتی و بە ئارامی بژین.